مەلا مستەفای بەرزانی چۆن جوڵانەوەکەی عەبدولوەهاب شەوافی کۆتایی پێهێنا و چەند کەس بوونە قوربانی. مام جەلال لە کتێبی دیداری تەمەندا دەڵێت عەقید عەبدولوەهاب شەواف یەکێک بوو لە ئەفسەرە ئازادی خوازە سەرکەشە توندڕەوەکانی عێراق. ئەوەی سەیر و جێگەی داخە ئەوەیە کە عەبدولوەهاب شەواف نە قەومی بوو نەیەمینی بوو، بەڵکو پیاوێکی چەپی شۆڕژگێڕی دیموکرات بوو و برایەکیشی وەزیر بوو لە کابینەکەی قاسمدا. هەتا من زۆر چاکم لەبیرە کە ئەو بە ئامری حامی مووسڵدانرا. ئەو کات ئەو جێگەی زۆر گرنگ بوو چونکە کەرکووکی لێ بترازایە هەموو ناوچەکانی کوردستانی لە بەردەستدا بوو. عەبدولوەهاب شەواف یەکێک بوو لەو ئەفسەرە توندڕەوانەی کە لە زمانی پێش شۆڕشی 14 تەمووزدا ئەویست پەلە بکرێت و شۆڕش زوو بکرێت، هەر لەبەر ئەوە لە ئەرکەکەی دووریان خست بوویەوە. دواتریش کە شۆڕش کرا ئەو خۆی بە بەشخوراو دەزانی چونکە ئەو یەکێک بوو لەوانەی کە دەیویست شۆڕش بکرێت. بڕیار بوو کە کۆنگرەی ئەنساری سەلام لە مووسڵ ببەسرێت. ئەو کات شەواف لەوێ ئەرکی ڕاپەڕاندنی هەبوو، بۆیە شەواف داوا دەکات و دەڵێت من خۆم ئەنساری سەلام بووم، باش نییە کە بچمەوە بۆ مووسڵ، با نەچم، دڵنیام شتەکان باش ناچنە پێشەوە و کارە ساتێک ڕوو دەدات. بەڵام ئەگەر هەر دەمنێرنەوە ئەوە با ئەو کۆنگرەیە لەوێ نەبەسترێت، چونکە بڕیار بوو کۆنگرەی ئەنساری سەلام لەوێ ببەسرێت. بەڵام ئەوە بوو نەگواستیانەوە و نەڕێگەشیاندا کە کۆنگرەکە ببرێتە شوێنێکی تر. واحید بامەڕنی عەمیدێکی کورد بوو لە ئیستیخبارات بوو. مەلا مستەفا بەهۆی واحیدەوە بە وردی ئاگاداری ئەو مەسەلەیە بوو کە ئەفسەرە قەومیەکان پلانێکیان بەدەستەوەیە و بەنیازن کە لە مووسڵ هەڵ بگەڕێنەوە. کە واحید ئەو زانیاریانەی دابوو بە مەلا مستەفا، ئەویش ڕاستەوخۆ ڕۆشتبوو ئەو هەواڵەی بە عەبدولکەریم قاسم گەیاندبوو کە ئەو ئەفسەرانە پلانێکی وایان بەدەستەوەیە. کە عەبدولوەهاب شەواف گەڕابوویەوە بزوتنەوەکەی ئەنساری سەلامیش چوو بوونەوە ئەوێ و لەوێ کۆنگرەکە دەستی پێکرد. لە ئەنجامدا خەڵکی مووسڵ و قەومی عەرەبەکان چوون بە گژیەکدا و جوڵانەوەکە دەستی پێکرد. جوڵانەوەکە ناوی لێنرا حەرەکەی شەواف. کە جوڵانەوەکە بەردەوامی کێشە، زۆربەی لایەندارەکانی ئەنساری سەلام گیران و هەر لەوێژ هەندێکیان کوژران و تەنانەت کامل قزانچی کە لە سەرکردەکانی جوڵانەوەکە بوو کە دەستگیر کرا لەگەڵ دار و دەستەکەیدا لە زیندان کوژرا. هەر ئەوە نەبوو، بەڵکو لەلایەن عەبدولکەریم قاسمەوە بە کۆپتەر لە جوڵانەوەکە درا و چەندین کەس بوونە قوربانی. ئەو کات جەمهوریەت لەژێر کاریگەری پارتی و شوێعیدا بوو و دژی ئەو هەستانەوەیە بوو. لەبەرەوە هەم کورد و هەم عەسکەرەکان هەڵگەڕانەوە و چوونەوە لای دەسەڵات. تەنانەت کاتێک کە شەواف بریندار دەبێت و دەیبەن بۆ تەداوی لەوێ ئەویش دەکوژن. پێویستە ڕاستیەکان بوترێت چونکە زۆر جار ڕووداوەکانی مووسڵ وەک خۆیان ناگێڕدرێنەوە. ئەم جوڵانەوە کورتخایەنە بەو شێوەیە ئاگاداری لێدرا و بەو شێوەیەش دوای کوژرانی دەیان کەس بە کوژرانی شەواف کۆتایی پێهات و سەری نرایەوە.